سلاف و هیویت دمخوش دیگل کرد کنکشن جه دنگی امریکا لواشنطن از داخلی شما و ام کاتتان شاد من محتبر شروانیم تا استا داعش بو بناوبانگا بنشاندانی گرته ویدیوکانی لکار درندکانی بلام استا پیچوانشی هیا یونیسف دی بیجه 14 ملیون زاروک رشلاتا ناوین کتنه بر کاریگریا شرن لعراقی و لسوریا ما راپورتک لسر روشا وان زاروکان هیا و هروها میوانی برنامه خاتوسین محمد نوێنەری کانتۆنەکانی ڕۆژاوا لە ئەوروپا میوانی کورد کەنێکشنە و باسی هەڵبژارنەکانی جەزیرە و مەسەلەی ئاوەدانکردنەوەی کۆبانی دەکات بەڵام دەپێشدا ئەمانەش ڕووداوی تری ڕۆژن هێزن ئەولەهیە عێراقی و ملیتانên شیعە هەتا ئیرۆ هەینیژی بەرەف پێش دچۆن دی شەڕی دەرخستنا ملیتانên دەولەتا ئیسلامی داعشدا ji bajarê tikritê par li meha xizîranê daeş ew bajar û çend deverên diyên dûrber jî girtibûn lê niha kontrolkirina bajar ji destê wan derdikeve peyamnêrê dengê Amerîka wêne û vîdyo ji gundê البوعجيل هنارتنا كو آلا و سنبلن داعش لسر جهن بلند ديار دبن راپورتن جهريم ديگهن پشتراز دكن كو شرد ناف جادن تكريد دا تنكرن بعليكي دي وهزن هريما كردستان عراق جي پشتراز دكن كو مليتان داعش دفر حويجه بشر شول دكن و پشمرگه جهن وان دگرن و کاربەدەستێکی هێزی ئاسمانی ئەمریکا دەڵێت باوەڕ دەکرێت 11 ئەندامانی ناو فڕۆکەی لەشکری ئەمریکایی بلاک هاک کە سێشەممە کەوتبوو ناو ئاوەکانی کەناری فلۆریدا مردبن و ئێستا بە دوای جەنازەکان و هەروەها هێلیکۆپتەرەکەدا دەگەڕێن سەر لە بەیانی سێشەممە فڕۆکەکە خەریکی ئەرکی ڕاهێنان بوو لە ناو تەمومژ و هەورێکی چردا کەوتە خوارێ لەشکر ئێستا سرنجی خستۆتە سەر دۆزینەوەی هێلیکۆپتەرەکە لەشکر پێشتر ڕایگەیان کە پاشماوەی ڕووفاتی هێندێکیان کەوت بۆ سەر ئاوەکانی کەنار دەریا کاربەدەستان لە هۆکارەکانی ئەم ڕووداوە دەکۆڵنەوە و وانو آتا گراوا پچوک و هجارا د پاسیفیک دا لبرگرتنیه جبر باروان کاربدست دبیجن پایتختی وی کوماری پورت ویلا کتیه بر لهیان اوفیسا چافدیریا کارساتان لوانو آتا هجداری دایا 270,000 خلکی ولاتی کو پیشبینی هیا بارووا پان ایشوه بسر 100 کیلومترین گرویرا در باز ببه و ببه اگر باو باروفن بهز کار به دست هجداری دایا خلکی له حوانگهن جبو باروفان هاتین آماده کرن خو بگرن وانو آتا جه هشتی گراون پچوک پچوک پیک هاتیا دکوا باکورا دفعاون استرالیا گروپی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعش لە بڵاوکراوەیەکدا بەیعەتی گروپی تونڕەوی بۆکۆ حرامی پەسەند کردووە ئەمەش لە کاتێکدایە کە داعش لە ناو تکری چەندین ڕۆژە کەوتۆ دەبەر پەلاماری توندی هێزە عێراقیەکان و میلیشیایی شیعەکان هەشتی شعبی بێجگەلەوە مەسەلەی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانە لەو شەڕە کە تا ئێستا داعش دیمەنە درندانەکانی لاگرتەی ڤیدیۆیی نیشان دەدا بەڵام هەروەک لەو راپۆرتەدا دەیبینین ئێستا پێچەوانەکەیەتی هێزەکانی ئاسایشی عێراق بۆ گرتنەوەی شاری تکریت ڕۆژی هەینی لەسەر هێرشی بەربڵاوی خۆیان بەردەوام بوون کە بە پێی راپۆرت شەڕەوانانی داعش خەریکە ئەو شوێنە لەدەست دەدەن هەروەها نزیەکەی 30,000 سەربازی عێراق و میلیتانەکانی شیعە کە ئێران پشتیوانیان لێ دەکات دەوری شارەکەیانداوە و چەندین ناوچەشیان گرتوتە دەست لە هەمان حاڵدا کە ئەو پێشڕەوێ دەکردرێ دیمەنەکانی ئیعدامکردن و بەدکارەکان دەخرێنە سەر تۆڕەکانی میدیا فیلمی ڤیدیۆی کوڕێکی مێرمنداڵ کە لەبەرەوەی گۆیە هاوکاری لەگەڵ داعشی کردووە خەریکە ئیعدام بکرێت ئەوە تەنیا نمونەیەکی بچووک لەوانەیە کە میلیتانەکانی شیعە دەیخەنە سەر تۆڕی کۆمەڵایەتی کە گەلێک جاران تەلەفۆنی دەستی بەکاردێنن شەڕەوانان ئەو وێنانە دەگرن و دەیخەنە سەر تۆڕی میدیا ئەوان دەخوازن بە جۆرێک نیشانی بدەن کە دەتوانن وە کەسانی داعشی سەرسەخت و درڕندا کاری خۆیان ئاوا بکەن لێکۆڵەری زانکۆی مێریلاند فلیپ سمیت خەریکی وەدەسێنانی زانیاری سەبارەت بە چالاشیەکانی سەرتۆڕی کۆمەڵایەتی میلیتانە شیعەکانی عێراق بووە لە چەندین مانگی ڕابردوودا لە وەتای پاییزی 2014ەوە ئاستی دیمەنەکانی دڕندانە یەکجار بەرز بوونەتەوە کاربەدەستانی ئەمریکا دەڵێن ئەو ڤیدیۆیانە کە بە گرفتە ڕاستەقینە بوونیان بسەلمێنن بە ئاشکرات جێگای نیگەرانین ئەوە شتێکە کە جێگای نیگەرانیە بۆ ئێمە بە تایبەت ئەو مەترسیەی تائیفیەی لە عێراقدا مەسەلەیەکی سەرەکیە کە دەتوانێت هەڵمەتی لە دژی داعش لە ناو ببات بۆ میلیتانەکانی شیعە ئەو ڤیدیۆیانە یارمەتی دەکات خەڵک پشتیوانیان لێ بکات و هەر کەسێکیش بترسێنێت کە بیهەوێت لە دژیان بێت
بۆ کەسانێکی بیان هەوێت بە داعش نیشان بدەن کە ئەوانیش دەتوانن ئەو کارە بکەن زۆر بەگرفت نابێت. ئەگەر من بمەوێت تێکەڵ بە میلیتانێک بم ئەگەرێکی بەهێز هەیە کە بتوانم بەڵگەیەکی وەک شاهد و دەستبێنم دەمەوێت پێیان نیشان بدەم کە شتێکم بە داعش نیشانداوە و کە پرسیان داخۆچیم کردووە بڵێم ئەوە تا وێنەیەکم هەیە. سمیت دەڵێت بۆ ئێستاوێ دەچێت بەرهەڵستێکی ئەوتۆ لەلایەن کاربەدەستانی باڵای میلیتانەکان نەبێت و لە دەمێکدا هێزەکانی عێراق و میلیتانەکانی شیعە درێژە بە پێشڕەویان دەدەن. داخوا هۆشداریەکانی سەرۆکوەزیر حەیدەر ئەلعەبادی چەندە پشتیوانی لێ دەکرێت. هناك من المندسين من يحاول أن يسيء إلى انتصاراتنا بارتكاب جرائم. کەسانێک هەن لەوانەی خۆیان خزاندۆتە نێوانمانەوە دەیانەوێت سەرکەوتنەکانمان لەکەدار بکەن بە ئەنجامدانی تاوان و پێشلکاری مەترسیدار بۆ سەر ئارامی و مڵک و ماڵی خەڵکی. بۆیە فەرمانی توندمان داوە بە هێزە ئاسایشیەکان و هەموو فەرماندەکانی لەشکر و پۆلیس و حەشتی شعبی کەوا سەر و ماڵی خەڵکی بپارێزن. مؤسسة عراقية ضمن منظومة الأمن الوطني العراقي. ئەمریکا هەر پێشتر هەنگامی ناوەتەوە وەک وتەبێژی وەزارەتی دەرەوە جێن ساکی دەڵێت. هەر وەک لە ڕابردووشدا زانیاری جێگای باوەڕ هەبووە ئێمە یارمەتیکردن بە یەکەکانی دیاریکراوی عێراقیمان ڕاگرتووە. بەڵام میلیتانە شیعەکان بابەتێکی جیاوازن و گەلێک لەوان وەڵامی ئێرانە دەدەنەوە. کاربەدەستی باڵای لەشکری بە قانوندانرانی کورد ئەوە شتێکە کە ئەو نیگەران دەکات. کاتێک ئەوان سەر لە نوێ هەرێمێک دەگرنەوە جا داخوا دەست لە کردارە تۆڵە سندنەوەکان یان پاکتاوی ئەتنی دەدەن. لێکۆڵەری وەک فیلیپ دەڵێت ئەو بەسەرهاتەی بەهۆی تەلەفۆنەکانی دەستی دەگوترێت بەباشی ڕوونن. ئەو بەسەرهاتە ئەوە دەڵێت کە ئێمە لەگەڵ دۆخێکی زۆر بێبەزەی و زۆر ناخۆش ڕووبەڕووین و دەشڵێت وێ ناچێت بەم زوانە کۆتایی بێت. هەر ڤیددیۆیەکی نوێ و ترسناک لە شەڕ بۆ ئەوەیە نیشان بدات کام لا تونتر ڕەفتار دەکەن کە دەکرێت خراپتر بێت. سەلاحی پیرۆتی دەنجی ئەمریکا. پانێلەکە جڤاتە سیناتورên ئەمریکی گازی سێ ji mezintirîn karbidestên hikûmeta Barack Obama kir bi mebesta pisyaran li ser daxwaza Serok Obama ji bo bikarînana hêzî li dijî Komela Dewleta İslamî Daeş. Desthelata bikarînana hêzî bo demê 3 salan dê bi tinê ji bo şerê komelên tundrêben di Iraqê û di Sûriya de. Wezîrên Derve û Berevanî û serokestûnên leşkerê Emerîkî bersiva pisyarên panelê dan yek ji wan sebaret desthelata Îranê bû di Iraqê û di herêmê de. من کە جاری پێشوو هاتم باسی ئەوم کرد کە خەڵکی ئەمریکا هاتوونەتە دەنگ وەزیر کێری. ئێمە لە شەڕی بێکۆتایی بێزار بووین. لە پاش چەندین جار قسە پێبڕان لەلایەن خۆپێشاندەرانی دژە شەڕ دانیشتنی جۆراگرتنی کۆمیتەی پەیوەندە دەروەیەکانی سەنەد بە تەواوەتی دەست بەکار بوو. لە کاتێک داوای دەسەڵات پێدانی دەکرد وەزیر کێری باسی کارە دڕندەکانی میلیتانی دەوڵەتی ئیسلامی کرد. دەستدرێژی و ستەمی دژکەمینە مەسیحیە ئاسووریەکان ئێزیدیەکان و لە خازدانی مناڵان و فرۆشتن و بە کۆیلەکردنی ژنان و کچان و کوشتنی درندانەی دیلەکان لە نێزیکترین شوێنی وەک ئۆردن و تا دوورترین شوێنی وەک ژاپۆن. یاسادانەران بەردەوام نیگەرانیان دەربڕی سەبارەت بە پشتیوانی سەربازی ئێران لە هێزەکانی عێراق و ئەمە چواتایەکی هەیە بۆ شیانی نفوزی ئێران لە هەرێمەکەدا. ئایا هیچ کەسێک لێرە نیگەرانی هەیە لەوەی کە ئێران کاریگەری لەسەر ئەنجامی شەڕ لە دژی داعش هەبێت؟ ئایا ئێران میلیتانانی شیعە لە گۆڕەپانی جەنگدا هەیە؟ ئایا ئێران کەسانی خۆی هەیە بۆ یارمەتیدانی فرماندە و کۆنتترۆل؟ ئایا ئەمە نیگەرانیە کە هەر کەسێک ئەوەی گوێ بە بەرژەوەندی نیشتمانی ئەمریکایی دەدات ئەم نیگەرانی هەیە؟ جموجۆڵی ئێرانیەکان پشتیوانی هێزە ئاسایشەکانی عراق شتێکی پۆزەتیفە لە ڕوانگەی لەشکریەوە دژی دەوڵەتی ئیسلامی، بەڵام هەموو نیگەرانی لەوەی پاش تەوابوونی دەهۆڵکتانەکان و شکستی دەوڵەتی ئیسلامی چی ڕوودەدات. مشتومڕ لەسەر نفوزی ئێران لەو کاتەدا دێت ئەمریکا و هێزەکانی جیهان لە دوامۆڵەتی سەرەکی کۆتایی مانگی سێ نزیک دەبنەوە لە گفتوگۆکان لەگەڵ ئێران سەبارەت بە پرۆگرامی ناوکی تاران. کێری پرسیاری لێکرا ئایا ئەم گفتوگۆیانە کاریگەریان بەسەر هەوڵەکان لە شەڕ بەدژی گروپی دەوڵەتی ئیسلامیدا هەیە؟ باوەڕم وایە کە بەشێکی زۆری استراتێژی ئەمە بەرامبەر بە داعش لەوە سەرچاوە دەگرێت کە ئێران دڵمەند نەکەین بە جۆرێک ئەوان خۆیان لە وتوێژە نەبوێرن کە ئێوە سەبارەت بە ڕێکەوتنێک کاری لەسەر دەکەن. پێم بڵێ بۆچی لە هەڵەدا. چونکە ڕاستیەکان بە تەواوەتی پێچەوانەی ئەوەن.
ساڵی پار ملیتانی دەوڵەتی ئیسلامی چەند ناوچەیەکیان لە عێراق و سووریا داگیر کرد لە ئاکام هەڵمەتی نێونەتەوەی بەڕێوەبەرەتی ئەمریکا پێکات بۆ شەردژی ملیتانان کە ئێستا هەڵمەتەکە 6 وڵات تێیدا بەشدارن. یەکێک لە ئاستانگەکان ئەوەیە ئەمریکا لە عێراق هاوپەیمانی باوەڕپێکراوی لە مەیدانی شەردا هەیە، بەڵام لە سووریا وانە بە پێی سەرۆکی ستونی هاوبەشی لەشکری ئەمریکا ژەنەڕاڵ مارتن دەمزی. هێشتا هاوبەشێکی متمانە پێکراومان نییە لە ناو سووریادا، ئەوە هەنگاو دەنین بۆ پێکەنانی ئەو هاوبەشە. شیکاری ڕۆژهەڵاتی ناوەڕاست پۆل سەیلەم دەڵێت لەبەرەوەی گروپی دەوڵەتی ئیسلامی پەناگەیان لە سووریادا هەیە، شەڕکردن بە دژیان لە عێراق سەختتر دەبێت. زۆرینەی ڕێبەرانی لەشکری دەڵێن تا سەرکەوتنی سەرتاسەری بەسەر ڕێکخراوەکە نەهێنی ئەوە شکستیان لە شوێنێک سەرکەوتنێکی کاتیە. ئەو دەڵێت نەبوونی هەڵمەتی سەربازی زەمینی لە سووریا مانای ئەوەیە ملیتانی دەوڵەتی ئیسلامی کە لە عێراق ڕەپاڵنران دەتوانن پاشەکشە بکەن و خۆ لەناو ئەو وڵاتەی دراوسێدا ڕێک بخەنەوە. سپاسان دەکەین کە تا ئێستا دەگەڵماندان. نزیکەی 14 میلیۆن منداڵ لە سەرانسەری هەرێمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەوتونەتە ژێر کاریگەری شەڕ بە تایبەتی عێراق و سووریای داگرتووە. ئەوەش بە پێی یونیسێفە. هەرێمی کوردستانی عێراقیش بۆتە شوێنی حەوانەوەی ژمارەیەکی زۆر لەو ئاوارانە کە بەپێی جەفری بت کاربەدەستی یونیسێف لە عێراق لە سەدا 7 ئەو ئاوارانە منداڵن. ژمارە هەری مەزنا زارۆکین ji ئەنجامی شەڕان شەپڕزەبووین دناف سووریادەنا. یونیسێف دەبێژتن 5 ملیۆن و 600 هزار زارۆک دڕەوشەکە هەری خراپ دەنە لە وان 5 ساڵین شەڕن نافخوا لە سووریا. 2 ملیۆن جوانە قەت ئالیکارین مرۆڤانی ناگەهنێ و 2 ملیۆنین دیژی دکەمپێن پەنابەراندەنە لە لوبنان، تورکیا، ئوردن و هەریما کوردستانە عێراقی. پڕانیا وان 14 ملیۆن زارۆکین یونیسیف بەحسی جوانە دکە کەتنە بەر کاریگەریە شەڕان لە سووریا و عێراقی چونکو لە دەرەوەی خوێندنگەهانن و خزمەتێن ساغلەمیە بسانەهی ناگەهنوان. زارۆک li van ciha ketîne ber karîgeriyê çunku naçine xwendingehê û xizmetên dî ji wan re nelberdestin. Şerê çekdarî milyûneha Iraqîyan naçar kirîne ji warên xwe derkevin. Ev ca mejmareka mezina zarûka heye rastî rengên cuda cudayên hovayetiyê dibin ji encamê şerê Sûriye. Vî şerê ku beref Iraqê jî teşenekirî pitir ji 2 milyon û 800 hezar zarokên Iraqê derbeder kirina yan jî asê hêlana lê deverên jêrkontrola komalên çekdar. Jeffrey Bates bi rêveberê peywendiyan li ofîsa UNICEF li Iraqê got destûdarê jiyana wan zarokan yê herî xirab e û karbidestên UNICEF di xema parastina wan dene û dîsan di xema heza ji dest nedana hîviyên paşeroja wan. If we can provide a sense of routine, a sense of normalcy and a sense of community. Eger meşya hestekê rûtîn û normal ji wan re berdest bikîn û her wesa hestê girêdana civakê ji van zarokara giring e heta berdewamiye bi geşekirina xwe bidin. Ew rêpirîtir seka mezin bûne hindek karên dirindane lê dema wan delîve hebit ew heza hatina bi serxwe ve nîşan didin. Herçende rojên nexweş dîtîne UNICEF hewl didet ev delîve ji dest neçit. Min kicek 17 salî heye. Roj nîne negirî ji ber ji destdana xwendinê. Wê divêt vegerte nav şerî, ne sala xwendinê ji dest bidet. Rizgarbûyên tundûtîjiyan û ewên şansê rizgarbûnê hey ji destê komalên terorîstiyên weka milîtanên dewleta İslamî Daeş pitir ji her kesekî dî pêtivî bi çavdêriya taybet heye. Dîsan silav bi xêr hatina Kurd Connection. Xanim Sînem Mihemed nûnera kantonên Rojava Seredana Amerîka dike bi mebesta haydarkirina Emerîkiyan li ser rewşa Rojava û alîkariyên pêtivî ji bo avedankirina Kubanî piştî derxistina milîtanên Daeş. Xanim Sînem Mihemed berî çend demijmêran lê Studya dengê Emerîka bû. Li pêşî ez min jê xwest bêjeme ka ew çi helbijartin bûn îro hênî li kantona Cezîrê hatîne kirin. دەستپێکێدا ئەس کارم بێژەمش بۆ هەڵبژارتنێ شارەداریین یا لی جەزیرێ کانتۆنی جەزیرە ئیرۆ دەست پێکریە ئەو هەڵبژارتن مەهێ سباتێ ji bo wê jî ragihandin ku şaredariyê gerek em hinekî guhartin çê bikin hindirê şaredariyê bû demekî zêdetir salekê hindirê şaredariyê berkî hinekî pêwîst pê guhartin çê bê sîstemekî baş bibenşînin. Bi wê jî me got ew hemî
بارتيين سياسيين وحمي آليا كوبشتاري خوسرية ديمقراط بيه كاربن نافي هالبشارتني جي خبكرن باشا انجمن نرازي انجمن رخني دقرا انجمن ناخوازه بجداري او چما يعني امكان بيجن قراري هاتي بريار هاتي ستاندن بو ريفبري هات ستاندن ريفبري هات ستاندن لي راستي انجمن جي خاص جو ام تخازن او هالبجارتن وري تاجيل كرين يعني ون هنكي درنك خينن ما بورا نقاش كر اگر ون دخازن او درنك خينج بوشي يعني او ريفبريه خسر او اعلان كري او بريارستانديه وك حكومه قانون الجزيره او قرارستانديه ام نكن وك ليفجاري سياسي الهندري ليفجاري او هات نقاش كري ام نكن وي برياري بستين ليه وين كان دمي كوميتيه دخازي باشداري ريفبريه ببي وين دخازن وي دمي ورا نقاش بكن ناف بكانتون الجزيرة بحكومة كانتون الجزيرة بوانا نقاش بكن ونسروي أرتا ونبوانا بكن ليه راستيها وناد خاصة تم أم تأجيل بكن داوية جي حيا الهندري لفجري أنجماني خاصة كراستي هجر وندخازن تفلي ويه البجارتني ببن تمام بيجن أم دخازن تفلي ويه البجارتني ببن ووك بيانك كي درخنا بيجي ام دخازن تبليويه البجارتن مش بو بيجي ام دخازن اول بجارتن هني كي دريج من اثناء خوازم قال كل سيرفي بابتي هرم شو كنت هاتي امريكا كنا هاد بزافه كداي ام كان بيجن بزافك دبلوماتي جبو اليكاريه جبو خلكي روش افا كوباني رزقار بو باليكاريا امريكا جبت اليكاريا قالك لا يعني ديجي هيزن كرديين كان بيجن باشورا عراقي نها كوباني ويرانا بشتي رزقار بوي ويرانا عليكاري قالكي جرا بي تي في هطابي نو آفاكرن أمريكا حاضرة يعني أوروبا حاضرة عليكاريا روش آفا بكجبو كوباني جاري كدي بي آفاكرن راستي بشتي كوباني رزقار كرنا كوباني وقت كرم كر كوباني قالكي ويران بيه قالكي مال خرابونه بشكيش كوباني تواهي خرابي تشتكي نمايه امكان نخش خانه نمانه مكتب نمانه شراداري تشتم بيوستش بو خدمتي ملت اوقات نمايه قالنا هذا دقرن كوباني يعني زيادتر 35,000 كس نها فقريان كوباني فقريان دخازن فقر ماريخه لي مخابن مالي وان نمانه تشتكي ورنا ماي بوجي ما امريكا الفدريجي هفدتني خجي ما جوانجي خاص او بشكي جو هفدتني جي ما هني قركي بتشبحس كل يك جوانجي اوجي نو افاكرنا كوباني يعني وك نو افاكرنا كوباني او باركي قالكي جرانه وكري فبريه خوسر الكانتوني كوباني نكان بكار ويباري بتاني خراكي قال لي الودريجي راستين او قالكي جراني زحمته امريكي وكان ويباري بورا مجوان خاص راسي مجوان خاص او قد خازن ايه بكان انه بكن لمجوان خاص كو حمي دولة كو نافنتو ايه بشداري في اليكاريج بو دجي داعش او كرن وقتها او بلا فريري خستن او حميه كاربن ديسا بريار بستن كو نو افاكرني كوباني اوجي بشتكريه بكن لي مديت راستي هنيكي وان باش بو جو ام گفتو دکن نهانی قاشی وان جیل سروی دمشی امریکیان آلیکاری کرد درزگار کرنا کوبانی دان نهاجی آلیکاریا روش آوادی که آلیکاریا یپگیو و هیزین چقدارن الجرسي بلا يبكي ديكا جبو شر داعش للجزيرة جي اون وان جوهرنا چاد بينن دي سياسة امريكا دا همبر كردين روش آوا يعني ديمك او سياستك هات جوهرتن نبها صاني هات جوهرتن يعني بو شهر صال ام برخدان دكن شهر صال سيستمك ديمقراط الوتري هاتي افاكرن كو وقت دبيني لسوريا سيستمك ايه هري ديمقراطنا هاي سيستمك كو هر حمي بيك هاتين وي ولاتي حمي بهفره بشداري دبن او سيستمك كار دكن وتايبت جيالي بارستني نها كرد بتني بارستن ناكن ودري يا بجي هيا يا بجي هيا او السورياني انجمانی سوریانی الاشکری جی هی خابور جی هنه ای آشوری هنه عرب جی هنه دیبک وقتا تبین او حمی هیز دخازن تندرو داعش جوی خلاص ببی و ترور خلاص ببین هرمیخا هر کسی که وی یعنی وی دمی هالوست هات گوهرتن کو هیزن یکمین الور نها شر داعش دکی و قریب الهم بن داعش بسکنن راستی الوره روج آوای بوجی
ئەو هەلوەست هاتگوهات ئەزانم و بەلکی ئەمریکیان ئۆروپی گەلک نا ئاگەهداری ڕەوشە ڕۆژئاوا بن و ڕەوشە یەپەگێ یانژی یەپەژێ یانژی هەموو ئەو هێزین یان ڕێخستین نها لە ڕۆژئاوا کار دکن لێگەلک شوانە وەسا دبینن و ئەو مەیلداری پەکێکێنە لۆما گەلکی بەهشداری سەردەریە دیگەلوانە دکن تو وێنا چاوا دبین و کارن چاوا وانە ڕازی بکن و ئون لە ڕۆژئاوا دکارن هەریما خۆ بپارێزن و پێش ببنش بۆ ئەو ئالیکاریش وەرە بکن. یعنی ئەس دەخوازم سەرێژی بێژم ئەوروپاژی گوهارتن چی بوویل ئەوروپا یعنی دەمێ هەڤانێ یەپەژێ ئەندامێ ڕێڤەبریە یەپەژێ باش ڕۆژئاواتی و تێ بەشداری لە فرانسا لە قەسرەی ئیلیزێ سەرۆکێ فەرەنسا بوویرە ئەرێ بوویرە هەودیتن چێ دکێ ئەو گوهارتنێکی گەلێکی مەزنە یعنی حەیە بجلێ لەشکەری بجلێ یەپەژێ کەتی قەسرە ئیلیزەیە هەوا کو تێمانێ کو ڕاستی ناسکردنێکیش بۆی هێزێ هەیە کوکاری بە هەم بەرداعش ڕاستی بەرخەدان بکرا و هەم بەرداعش لە دەرێکی داعش بشکراندا یعنی ئەو هەیە ئەوروپاجی هەیە ئەمریکیش ناپێشوازی لە دەکن وەکە نوێنەرە ڕۆژئاوا هەرچەند نوێنەرە ڕۆژئاوا لە ئەوروپایە وان گۆڕنی سیاسەتە ئەمریکی اون چاوا دبینن یعنی دەبێت ئەمریکی پرسیارم بڕەنگێکی دیبە ئەمریکی چاوە وەتێ دیگەهان چاوە دخوازم وەتێ بگەهان یعنی دەمێ ئەمریکا دبینێ گۆهارتنن هەندەرێ سووریە چێ دەبێ حەیانەها پرۆژەیەکی بۆ سووریە تەواهی کوکاری بێ پرسکرێکی سووریە بۆ 4 ساڵ و نەها ئەمە هەندێک مایجی 5 ساڵ ببێ کەسەکی تنەیە پرۆژەیەکی دەموقرات لە هەندەرێ سووریە و گۆهارتنە چی ببێتنەیە ئەو گوهارتن نەها چێ دەبێ پرۆژەیەکی ڕاستی دەموقراتە هەممی پێک هاتیێن وی عەرەب و کورد و سریان و ئاشۆر بەهەڤرە لە ڕۆژئاوا چێ دەبێ بەوەیژی پشتی شارسان مەجبور بە هەر کەسێکی مەجبور بە غێری و ئەو سیستەم تنێ نەها ئەمکارن لە هەندەرێ سووریە تەواهی ئەم بنەرن یعنی نەبەس لە ڕۆژئاوا هەندەرێ سووریە تەواهی تبێ نەرێ نەها سیستەمێ ئێرە سووریە هەنە سەر عەردێ نەها هەنە سیستەمێ دەولەتی رێژیمە باس هەیە سیستەمێ داعش هەیە هەندەرێ هەنێکی عالیان و سیستەمی خاستاتی و خەشێکردنە دەولەتی ئیسلامی و خلافەت وەکی ڕاقە و دێرزۆن و هەنێک دەڤەرن هەنە و سیستەمی ڕۆژئاوا هەیە یعنی ئەو سێ سیستەم نەها ئەمکارن سووریە تەسبیت بکەن سەر عەردێ لێ دەرن تشتن تنە پرۆژەیەکی وەک پرۆژەیەکی دەموقرات هەندەرێ سووریە تنە غێری وی باوەڕ دکن کەنگی سووریاوێتە نابە کەنگی وێ ڕژێم نەمینە و خەڵکی سووری ڕاستی ئەم هێوی دکن و هەمە زووجی خەڵاس ببێ ئەم هێوی دکن لێ تشتێ ئەم دەبینن سەر عەردێ سەر واقع هین گەلەکی جێرەگەرەکە هین بێری داعش هین هێزە هین خۆرتە هین هێزی خەجیتینێ ئالیکارن هەم دەولەتن ئەقلیمی جیهانە جوانە دەبێ یعنی هین شەرەکی گران هەیە و هین ئیسرارێ ڕێژیمجی و ئەوجی بمینێ ئەوجی هەیە و لاوازبوونێ ئۆپۆزیسیۆنێ سووریە ئەس دەبێژم ئۆپۆزیسیۆنێ سووریە ئێلەشکەریجی لاوازبوونی وێژی هەیە سیاسی و ئێلەشکەری حەیانەها هەفگرتنێکی ناوان دەچێتنەیە حەیانەها پرۆژەیەکیش بۆ پێشەرۆژەی سووریە جیتنەیە ئەو هەمیک و هێشت و حەیانەها درێژ بکەی و بەرکی تەخمین دکم زێدەجی هین بە ساڵە ممکنە هیویدارن چەند زوومە خەڵکی سووری بەگەڕی ژیانەخۆ و ئاشتی لێ هەرجهی هەبە سینە محەممەد نوێنەرە ڕۆژئاوا لە ئەوروپام گەلکی سوپاسیەتە دکەم گەلک سپاس گەلک سپاس کۆمەزی کۆنگرسی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لە واشنگتن دیسی لە ئاستی جیهاندا بە یەکێک لە ئیلهام بەخشترین سیمبۆلەکانی حکوومەتی ئەمریکا و دموکراسی ئەمریکا دەبیندرێت لەوە تای مانجی 11 ساڵی پارەوە کاربەدەستان خەریکی نێوژەنکردنەوەین. جارا داوی ئاڤاهیە کۆنگرێس هاتە نوکردن دە ساڵە 1960 دەبوو. ژووی دەمیدا ئەف ئاڤاهی ji keş û hewa gelek tedelê hate kirin. Endeziyarê avahiya kongresê dide zanîn ku bêtir ji 1000 cihên derizî têde çêbibûn. Avahiya Grover li ser kongresê di sala 1963 de hate çêkirin. Ew hesinê li ser wê ji keş û hewa diparêze.
گۆمزا پایتەختێ یا ji qalbê hessinî hatiye sazîkirin çendîn car bi Rûskê lêxistiye û ew divê rewşa hewayê de ye ji berî 105 salî ve ji sala 1863 ve û ew di dema dawî de dilov dikir û gelek ji berhemên hunerî di hindirê wê de ne tevî sîdara wê ya mezin di navendê de û karê durstkirin û çaksaziyên niha dibe li ser bidawîkirina dilopan û dagirtina qelîştekên dîwarê wê û rakirina boyaxa dîwarê wê ya kevin û careke dinê boyaxeke nû bê boyaxkirin. Rengê avahiya Kongrêsê tê nûhkirin bi rengên nû û baştir. Her wisa beşekê mezin ji avahiyê hatiye pêçan bi plastîk û cawê pemba daba karkerin li ser avahiyê kar dikin biparêze. Kar li ser avahiyê tê kirin piştî dibe şev ta ku xelk aciziya xwe ji denga nebînin. Hinek kesên serdana Kongrêsê dikin bi dilekê şikestî vedgerin malê ji ber ku ew nikarin wêneya li pêş Kongrêsê bigirin. It was dramatic. It's very fantastic. Gelek balkêş û ciwan bû û hemû spî bû. Li îro ez hatim verê dibînim ya dibin avakirinê da ji ber hindê malbatan min nikare bi başî bibîne. Cihê mixabiniyê ye. Divê got îjan nerîneke dûm û dirê ji lê binere. Wateya min ew e got wê ji me re nexweş be got em gumizê careke din li ber çavê xwe nebînin. Lê divê tu pêşerojê de bifikire. Bê wê çawa xelk werin vir bi sedên salan. Tu dizane got pêwistiya wê bê çaksaziyê heye û ez ji bo van tiştana nedilxemgînim. Ev projeye pêşbîne piştî 2 salan bidawî bê. Plan ew e ku ew amade be ji bo demê rêweresmê sûnxwarinê ya serokê nû yê meha çile ji sala 2017. Ravindowski, Dengê Amerîka. û eger we bivê bizanin ka çawa mezintirîn biyabanên cîhanê û firehtirîn daristanên cîhanê pêkvet têne girêdan, werin em vê raportê temaşe bikin. گەردەلوولێکی گەورەی تۆز و باکە لە دەشتی سەحارا هەڵدەستێت بە ئاسانی لە واڵای ئاسمانەوە دەبیندرێت. تەپوتۆزی ئافریقا دوای هەورەکان یەکێکە لە هەرە تایبەتمەندەکانی بەرچاوی کەش و هەوای ئەوێ. جۆزێف پرۆسپێرۆی زانکۆی مەیامی کە بۆ ماوەی دەیان ساڵ توێژینەوەی لەسەر تۆزی ئەفریقی کردووە لە ساڵانی 1970ەکاندا. بۆی دەرکەوت کە ڕادەیەکی بەرچاوی تۆز دەتوانێت بگاتە ئەو بەری ئۆقیانۆسی ئەتلانتیک. ئەو بە ڕێگای سکایپ لەگەڵ دەنگی ئەمریکا قسەی کرد. ئێمە دەزانین کە تەپوتۆزێکی یەکجار زۆر هەیە. ئاشکرایە کە ڕادەیەکی زۆر لە گۆڕەدایە. کاتێک لە بار بەدازیان تەنانەت لێرە لە میامی لە ماوەی مانگەکانی هاوین دەباران دەبارێ تەختی سەتڵ توێژێک قوڕ هەڵدەگرێت. گەردەلوولی تۆزی ئەفریقی دەتوانیت بە شێوەیەکی خراپ کاریگەری هەبیت لەسەر کەش و هەوای سەرانسەری ئۆقیانۆس. بەڵام لێکۆڵینەوەیەکی نوێ ئاشکرا دەکات ئەم گەردەلوولە هەندێک سوودیشی هەیە. بەپێی لێکۆڵینەوەیەکی لە گۆڤاری زانستی GRL بڵاو بووتەوە، زانایان بە ڕێگای سەتەلایت بە دواتچوونیان لەسەر تۆز و باکەی سەحارادا کردووە. بۆیان دەرکەوت هەموو ساڵێک بە ڕێژەی مام ناوەندی 28 میلیۆن تەنی مەتری دەکەویتە حوزی ڕووباری ئامازۆن لە ئەمریکای باشوور. ئەوەش بەپێی هۆنگ بینیۆ زانای ئاتمۆسفیر لە زانکۆی مەریلند. جێگای سەرسومانە کە ئەو هەموو قڕ و فۆسفۆرە زۆریان دیتووە. فۆسفۆر مادەی سەرەکی پێویستە ڕوەک بەرهەمی بێنێت. یۆ بۆی دەرکەوت هەموو ساڵێک تۆزی سەحارا 22,000 تەنی متری فۆسفۆر دەگەینیتە دارستانەکانی ئامازۆن و ئەوەش سەرچاوێکی گرنگی پێینە. لەبەرەوەی خاکەکە تا ڕادەیەکی سنووردار فسفۆری هەیە و دەشکرێت بە باران و سێڵاو پاک بێتەوە لە ناو بچێت. لە ڕاستیدا ئەو فسفۆرەی لە ئاسمانەوە دەکەویتە خوارەوە بە هەمان ڕادەیە کە ڕووبارەکان هەموو ساڵێک دەیگوازنەوە. دڕفێنی دارستانەکان و تۆزوبای سەحرا پێکەوە لە هەسارەیەکی بچووک لێک دەدرێنەوە. سەماد زەیی، دەنجی ئەمریکا. بینەران بهیڤینەوە دەمەک خۆش لەگەڵ بەرنامە و بابەتێن ئیرۆ دەرباز بکە تا ڕۆژە سێشەموی دەخیلی شەمە مەتەبەر شێوانی تەڤایە ستافێ بەرنامەی ساغی و سەلامەتیاوە دخوازم. خدا حافظ.